ئەوە بەداخەوە یەکێک لە پارێزگارەکان زۆر نابەرپرسیارانە و ڕسمی منی بڵاو کردبووە. ئەگینا من لە کۆماری ئیسلامی ئێران بۆ من زۆر گرنگە و پەیوەندێکی زۆر باشم هەیە لەگەڵیانە و زۆر ڕێز لە منەگرن و لە سەردانەکەشمە زۆرترین ڕێز لە من گیراوە پارێزگاری ژن و من تەنها پارێزگاریش بووم کە مەلەفێکم پێ بوو تەقدیمی سەرۆکۆماری ئەوێم کرد و دەنگی هەڵەبجەم گەیان. بەڵام ئێمە لە کاتی نان خواردنە کە دوای هەموو کۆبوونەوەکان هەر چوار پارێزگارەکە دانیشتوون یەکێک لە پارێزگارەکان یعنی ئێمە ئێستا من و تۆ لێرە مقابلە ئاکەین بەڵام دوای ئەوە ئەچین نانە خۆین و بەیەکەوە ڕسمێکە گرین لەوانەی بڵاوکردنەوە نەبێت. ئەوەی بڵاو کردبووە بۆیە ئاساییە ڕەخنەکان من بە ئاسایی وەریەگرە. لەگەڵ پزیشکیان بە کوردی قسەتانەکە؟ بەڵێ بەڵێ بە پزیشکیان بە کوردی قسەم کردو و بە کوردیش جوابیامەوە و فعلا ئەو بەڵێنەشی کەیا ئێستا وردە وردەوا خەریکە چێتە بواری جێبەجێ. زۆر باش.